ئەم کاگڕێبازەکە خۆی بە ریفۆرم ئەمڕۆ لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کۆبوونەوەی کرد. کوردستان ئەم کاگڕێبازەکە خۆی بە ریفۆرم کاندیدا ئەمڕۆ لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کۆبوونەوەی کراوە. لەو کۆبوونەوەیە لە نووسینگەی وەزیری دارایی کراوە. لە کۆبوونەوەکە بڕیار دراوە کە نوێنەری مدیرعام لە هەموو ئەو ژمێریاری هەموو وەزارەتەکان کە وەزارەتی داهاتیان هەیە، داهاتی ناوخۆیان هەیە، بابەتێک حازر کراوە بۆ بەغداد و سبەینە کۆبوونەوەی مەجلیس زۆرایە لە عێراق لەسەرەوەی کە پێکەوە بتوانین لێک نزیکبوونێکی باش هەیە لەسەرەوەی کە داهاتی ناوخۆ ڕسوماتی کە بە قانونی هەرێمی کوردستانە بە ئەوانە بۆ هەرێمی کوردستان بێت، ئەوانەی کە بە قانونی عێراق و یاخود بە داهاتی فیدراڵی حسابە 50/50 بێ و لەسەر گومرگی و داهاتی زەریبەش هەروان ڕێکەوتی. بۆیە لێک نزیکین لەسەر داهاتی نەوتیش وا ڕێکەوتوین کە یاخود هەناردەکردنەوەی نەوت کە عقدێکی سێلایانە حازر کرێ لە بینی وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیاکان. ئەوەش کراوە لە چەند تعدیلاتێکی تیا کراوە هەرێم کردوێتی نێردراوەتەوە بە بەغداش ئەگەر ئەمڕۆ ڕازی بن لەسەری ئەنێڕێ بە کۆمپانیاکان لێک نزیکین بۆ حەل. حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ماگانە 120 میلیارد بدات بە حکوومەتی فیدراڵی، یعنی ئەمە بڵاو بووە. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ماگانە چەند دەتوانێت بدات بە حکوومەتی فیدراڵی؟ ئێمە ئەو ڕێکەوتنەی لەسەر 120ەکە تەنها بۆ مانگی 5 و 6 بوو، بۆ مانگی 7 و مانگەکانی داهاتوو لەسەر ئەم ڕێکەوتنە تازەیە. ئێستا یەک پرسیار زۆر گرنگە وەڵامی بدرێتەوە ژەوەیە کەی موچەی مانگی 7 و 8 ینی بۆمە زۆر گرنگە. لەسەر ئەم ڕێکەوتنەوە وەستاوە ئەم ڕێکەوتنە بکرێ بوونچەکانی کە بەدوایە کەی ڕێکەوتنەکە تەواو کرد. پێم وایە سبەی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار لەسەر ئەوە بە داهاتی ناوخۆ.